پرسیارەکە دەڵێ ئەو شتە چییە کە بە پڕی و بە بەتاڵی هەمان وەزنی هەیە. هەوایە؟ خۆ پێ ناوی؟ خۆ پێ نابێ وڵات پرسیارەکەت لە بۆ بگۆڕم؟ بگۆڕم پرسیارەکە لە بۆ؟ بیگۆڕە. باش پرسیارەکە لە بۆ بگۆڕم. دەڵێ گۆشتی کام ئاژەڵ ئەگەر دەستنوێژ دەشتێنێت. ئەگەر بیخۆی دەستنوێژ دەشتێنێت. گۆشتی کام ئاژەڵ؟ بەڵێ. پشتریان؟ وڵایە تو دەزانی. بەڕاستی. ئەتو چ دەڵێ کاکە؟ نا گۆشتی عشتە دەخورێت؟ ئەخەر گۆشتی کام ئاژەڵ ئەگەر بخۆی دەستنوێژ دەشتێنێت. وڵاهی نازانم. بەرازە؟ بەراز حرامە. نا بەراز حرامە. ما حرامە بەس بۆ واساییە. ئەم دەڵێم ئەگەر بخۆی دەستنوێژ دەشکێنێ. کەروێشە. ئەتو دەڵێ کەروێشک ئەتو چ دەڵێ؟ ئەمن دەرم بەرازە. بەراز ئەدی مامە چ دەڵێ؟ والله مشان درم كرويشك مادام کەروێشک ئەتو چ دەڵێ؟ گوتم هەشتر. گۆتی عشتێ نایگۆڕی؟ نایگۆڕم. وەڵام نەیگۆڕە بە قسەی برادەرەکان مەکە دەستت خۆش بیتن وەڵامەکە زۆر زۆر ڕاستە پیرۆزی شت بیتن هەتا دیارەکەم دەدەنێشتە چ خۆشم پێشکەش ناکەی؟ وەڵی نەگۆڕین دەزۆرم. مەسەلە گۆرانی نییە گۆرانی نیە بەسەر هاتە چ خۆش لەگەڵ ئەو برادەرانە تووشت. وەڵال ئەمە هەموو ئێواران هاپێک و دادەبەزین دێنە شاری و دەگەڕێن و دەستوڕێن و چاچ دەخۆین لێرە ئەرە کەشش خۆش شارێ وەڵا. ئینشاءالله لە خۆشیدا دەبن پیرۆزی بێخەوانی 50,000 وەڵامەکە زۆر زۆر ڕاستە عوشتر ئەگەر بخورێت ئەوە دەستنوێژ دەشکێنێتن. دەست خۆش. مەمنونی زۆر سپاس. زۆر سپاس.